ئەم گردبوونەوەیە لە پێناو گەیاندنی دەنگیانە داواکاریان ماف و زەویەکانی خۆیانە کە ئێستا چاوی عەرەبە هاوردەکانی لەسرە. هاتنی عەرەبە هاوردەکان بۆ جارێکی دیکە داگیرکردنی زەوی کوردانی هەفتەغار بووە بە هەفتانە و مانگانە. دوایین هەوڵیش هاتنی پۆلیسی فیدرالی و بەڕێوەبەری کشتوکاڵی کەرکووک بوو بۆ داگیرکاری و تعریبی ناوچەی هەفتەغار. لە دوێنێشەوە کە وعد ئەوە بووە کە مدیری زراعە بێت و زەختێکی زۆرمان کرد بۆی کە دەرنەجێ، بەڵام ئەو تەحەدای هەمووانی کردوتی ئیلا ئەبێ دەرچم. دوای ئەم بەیانیە کە من مکالمەیەکی جەماعی لەگەڵ ئەو لیژنەیە پەرلەمانیە و لەگەڵ زوهێرە وعدیدا زوهێر کە مدیری زراعی کەرکووک کە تەنها خۆی بێ و یەکێ نوێنەرێک لە ئێمە بۆیە منیان دەستنیشان کە من بڕۆم. بەڵام کاتێ ڕۆیشتی ناوێ پێی وتم تۆ ئەو عادەت داوەوتی من هەر بەرنەسەن وتیانی خالف الپەرلەمان، یعنی زوێر ئەوی وت. هیچ ڕێگایەک نەماوە جوتیارانی ناوچەکان نەیگرنە بەر لە پێناو ڕاگررتنی هەوڵی تعریبی ناوچەکانیان و پاراستنی، تەنانەت هەوڵی خۆکوشتنیشان داوە. ئیشە سەدام حوسێن نەماوە ئەم قەراراتە ئەمینە تێرنە سەر ئەم عەرزەیە ئێمە ڕۆژانە بۆ هەمەر و وەین ئەمڕۆ ڕێیە 20 هەمەر دەورەمانیدا ئێمە چی بکەن؟ یعنی لەم حاڵەتە چی بکەن؟ لیان هاتنەتە سەر عەرزەکە اینجا هەرسیانە مدیر زراعە ئەوانە ئافرەکە بردیانێتە 6 شارعەکە گۆڕیانێتەوە کرێناو هەمەرەوە اینجا وەولۆنە بردیانی بۆ سەر عەرزەکە. 30 دۆر ماوە سەنە تەملیکە قانونیە لە عێراقا، نەقانونەیەنەی زەبری شەقەیە، شەقت بێ خۆتت هەیە، نەوێتت قواتی تەحادی تەرەفگیرە فێڵ لە ئێمە کات ئەڕۆیان خاتە ناو هەمەرەوە موەزەف وەکو تەکسییان وە زەویان پێتەختی دەکا. ئارتر ئمڕۆ بە هەموو شێوە تعدایمە هەر ماڵ و مناڵ ئەم مناڵێنە فرداوەقن سیارەکەەوە خۆمان فرداوەقن سیارەکە ئەو پیانەکە ناو سیارەکەەوە بە ناو سیارە هەمەر و باڵبەسمانەکرد شوتەی اتحادی. جاری پێشوو هاتن ئیتر خەڵکیان بار کرد لە سیارەی شورتەی اتحادی، خەڵکی زۆریان بار کرد، ئێمە 4-5 جێماینەوە ئەرکان هەڵسیاوتی خۆم سەرە بڕم چاخۆکەم لەی سەوتم تو ئەم گەنجە بۆ خۆی بکوژێم من دوو چاخۆمدا لە خۆم. ئیتر ئەو خەڵکەش منیان دیوە دام لە خۆم بە چاخۆ هەمووی داوەزی و اتحادی و لیژنە هەمویان داوە بەربەرد و ڕایان کرد و گەڕێنەوە. دوای سەردانی وەفدی ئەنجومەنی نوێنەرانی عێراق تایبەت بە کێشەی زەویوزار و کۆکردنەوەی بەڵگەنامەکان ئەما یەکەم هەوڵی تعریبا کە بەڕێوەبەری کشتوکاڵی کەرکووک تێیدا بەشدارە. ئەمە لە کاتێکدایە تا ئێستا لیژنە پەرلەمانەکە هیچ ڕاستپاردەیەکیان سەبارەت بە زەویوزارەکانی کەرکووک نەبووە. کارۆن محەممەد کورد ساد نیوس قەزای داقوق.